کوڕەکەی فرسەت سۆفی چۆن لە بەلجیکا کوژرا بۆ کوشتیان. ڕەشەتاقانە نهێنیەکانی کوژرانی فرسەت سۆفی بردەژێردەوە. ئەوەی نهێنیەکانی مەرگی فرسەت سۆفی دەزانی لە ناوبراو سیناریۆشیان بۆ داڕشت. ئەمە چیرۆکی ڕەشەتاقانەیە. فرسەت سۆفی ئەو پارێزگارە بوو کە خەڵکی هەولێر خۆشیان دەویست، بەڵام بە شێوەیەکی نادیارجانی لەدەستدا کە مەرگەکەی وەک کۆرۆنا ڕاگەێنرا. هەرەو کاتە دەستگای هەواڵگری عێراقی لە راپۆرتێکی نهێنیدا ئاشکرای کرد بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە نەمردووە. دەبێت ڕاشکاوانە و ڕازگۆیانە لەگەڵ یەکتر قسە بکەین. دۆخێکی سیاسی نەخوازرا و هاتۆتە سەر کوردستان، ئامادەکاری پێویستی بۆ نەکراوە. ئەو تەنها 1 ساڵ پارێزگاری شارەکە بوو، بەڵام 19 ساڵ ئەندانی پارتی بوو. دوای خۆی 4 منداڵی لە دووە بەجێما کە یەکێکیان کوڕێکی هەڵگیراوە بوو بە ناوی محەممەد شەعبان حەسەن، ناسراو بە ڕەشەتاقانە. من 16 ساڵ لێرە جیاوم، ئێستاش دەمێ ینی تێک بزمە ناو کۆمەلگاوە. دکتۆر فرسەت وەکو باوکێشی منە. بەڵام دوای کۆچی فرسەت سۆفی ڕەشە لە کارەکەی دوور خرایەوە، جارێکیش دەستگیر کراو، بۆ ماوەی چەند ڕۆژێک لە زیندان مایەوە. ڕەشە دوای کۆچی دوایی فرسەت سۆفی ناچار کرا هەرێمی کوردستان بەجێ بهێڵێت، بەرە وڵاتانی ئەوروپی کۆچی کرد. چەند جارێک باسی لەوە کرد بوو کە زۆر نهێنی دەزانێت لەباری مەرجی فرسەت سۆفی. ئەو کوڕەی فرسەت سۆفی دەیویست لە دادگاش بیکات بە کوڕی خۆی. سەرەتای ساڵی 2025 لە وڵاتی بەلجیکا لە ڕووداوێکی تەموو مژاویدا کوژرا کە وەک شەڕوێ ناکرا. هەندێک سەرچاوی نافەرمی باسییان لەوە کرد کوژرانی کوڕە هەڵگیراوەکەی پارێزگار بە پلانی باڵێکی پارتی لە بەلجیکا کوژراوە بۆ ئەوەی دۆسەی فرسەت سۆفی بۆ هەمیشە وەک گیان لە دەستدان بە کۆرۆنا بمێنێتەوە.